ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین پرسی هەڵکشانی پەیوەندیە دیبلۆماسیەکانی حکوومەت هەرێمی کوردستان و گەشەسەندنی ئەو دۆخە سیاسی کە لە باشووری کوردستانە گوزەرێ تەوەری بەرنامەی ڕاڤەیە بە میوانداری زۆر بەڕێز کاک سەرۆر جەلیل چاودێری سیاسی. کاک سەرۆر خۆشحاڵین و بەخێر بێت بۆ ڕاڤە. کاک سەرۆر هەرێمی کوردستان ئەگەر ساڵی 2018 ساڵی هەڵکێش و داکێش بێ ساڵی ئەو هەموو بەرز و نزمیە بێ کە پیا تێپەڕی بە تایبەت لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە لە کۆتایی ساڵی 2017 ڕوویانە بە زۆر لە جۆرەکان دەرگاکانی هەرێمی کوردستان داخران و لە ڕوو دیبلۆماسیەکەوە ئەتوانین بڵێن جۆرێک لە داکشان لە پەیوەندی دیبلۆماسیەکانی حکوومەت هەرێمی کوردستانە ڕوویە. بەڵام لەو ماوەی ڕابردووە بە تایبەتی لە کۆتایی ساڵ 2018 دووبارە کرانەوەیەکی تر ڕوویە و هەرێمی کوردستان جمو زۆڵ کەوتە ئاڵوگۆڕەکانیەوە وەکەڵێن لە ساڵ 2018 زیاتر لە 20 سەرۆکوەزیران و وەزیری دەرەوە وەزیری بەرگری و کاربەدەستانی پلە باڵای نێودەوڵەتی هاتوون هەرێمی کوردستان و ئاڵوگۆڕەکان دووبارە گەرمگوڕی زۆریان بخۆیانەوە بینی و ئەمە سەرباریەوەی کە بۆ نمونە ئەو نونەرایەتیانشی کە لە هەرێمی کوردستان هەن چالاک بوونەوە و دەستیان کرد بە جمو جۆڵ و بەشێک لە کۆمپانیاستە بەلاحەکانیش دووبارە پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستانە گەرم و گورتر کرد و عەقدی تریان کرد و توانەکانی خۆیان زیاتر لە هەرێمی کوردستان پەرەپێدا. پێم خۆشە لەم سەرەتای ساڵی 2019 لەو ئاڵوگۆڕ و گۆڕانکاریانی کە ئەم ناوچەیە پێی تێپەڕە بێت بە تایبەت لەو گەشتە دیبلۆماسیەی کە وەزیری دەروی ئەمریکا مایک پۆمپیۆ دەستی پێ کردووە سەردانی ژمارەیەک دەوڵەتی کە لە ناوچەکەیە و لە ناویانە زۆر بە تایبەت زۆر بە تەرکیز هاتە هەرێمی کوردستان و کاربەدەستە لە باڵاکانی هەرێمی کوردستانی بینی لە بەڕێز سەرۆک بارزانیەوە وەک ڕابەری خەڵکی کوردستان بۆ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کاک نەچیروان بارزانی و بۆ سەرۆکی ئەنجومەنی یاسایی هەرێمی کوردستان ڕاچیە لەسەرەوەی کە یاخەنەوە چییە بۆی کە هەرێمی کوردستان لە سەرەتای 2019 جارێکی تر هەڵکشانێک لە ڕووی دیبلۆماسیەوە بەخۆیەوە بینێت. سەرەتا بەناوی خۆی مەسنود مرۆڤان زۆر سپاس بۆ جەنابتو بۆم کەناڵە بەڕێزش کاک سەربەستکان دەرفەتیان بۆ من ئەقساندووە و خۆشحاڵم بەردەوام کەناڵی سینەمانی بینم لەگەڵ ڕۆژشەوەکان ئاڕات. سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت ئایا کوردستان کەوتۆتە ئەو فەراغە دیبلۆماسی کە پێشتر باسیەکرێ بیرمان نەچێ ئەو فەراغە دیبلۆماسی کە دروست بوو لە هەرێمی کوردستان دوای ئەو خیانەتە مەزن نەبوو کە لەگەلی کوردکرا لە 16 ئۆکتۆبەر پێم وابێ ئەو فەراغە دیبلۆماسیە کە لەو کاتا دروست بوو تەنها چەند مانگێکی خایان کە یەک دوو مانگێک بوو بیرمان نەچێت لە سەرەتای ساڵی 2018 جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز کاک نەچیروان بارزانی هەوڵە دیبلۆماسیەکانی خۆی خستەگەر سەردانەکانی بۆ وڵاتانی ئەوروپی و دانیشتە نهێنیەکان لەگەڵ کۆنسوڵەکانی ناو هەرێمی کوردستان بۆ خۆی دەرخەری ئەو ڕاستیان کە هەرێمی کوردستان پێگەی بە بەهێزی ماوەتەوە. هەرگیز هەرێمی کوردستان ڕووی پێگەکەی بەرەو لاواسی ناچێت بگرە هەرێمی کوردستان لە داهاتوە دەبێت ئالتەرناتیڤی گەورە بۆ وڵاتانی ناوچەکە وەک تورکیا و ئێران و ئەوانەکە هەیە ئەبێتە هێزێکی کاریگەر بۆ لە ساحەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتیش بۆ کورد. بیرمان نەچێت کورد ژمارەی ئەگەر تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حساب بکەین نزیکەی 48 ملیۆن کورد هەیە و خاوەنی دەوڵەت نین، بەڵام مرکزێکیان هەیە کە مرکزی سیاسی و دیبلۆماسیە بۆ ئەم کوردانە کە دەرچەیەکە لە وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا بۆی دروستکراوە لە پاش ساڵی 1991 بریتیە لە هەرێمی کوردستان. بەردەوام ئەم پێگەی بە بەهێزی ئەمێنێتەوە. ڕاستە لە هەندێک لە حاڵەتەکان لە هەندێک ئەوانەی کە هەوراز و نوشێویانەی کە توشمان ئەبن کە خۆمان تووشەکەین وەک ئەو خیانەتی کە کرا لە 16 ئۆکتۆبەرە ئەمانە ئەبنە داڕوخانی دیبلۆماسی نەک ئەوەی کە وڵاتان پشتە ئێمە بکەن. دوای ئەوەش سەبارەت بە بەشی دووهەمی پرسیارەکە سەردانی مایک پۆمپیۆ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بڵێن لە 9 2019 بۆ خۆی دەرخەری ئەو ڕاستیەیە کە سەردانی مایک پۆمپیۆ لە بڵێن پاڵپشتی ئەو هێزەی ئەمریکا ئەکات ئەو بڵێن کە لە دوای ڕفراندۆمەوە بڵێن لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەرەوە کە هاتەکایە ئەمریکا وتی ئێمە هەرێمێکی کوردستانی بەهێزمانەوە لە چوارچەوەی عێراقێکی یەگرتو بۆ خۆی ئەمە دەرخەری ئەو ڕاستیە کە خودی ئەمریکا و ئیدارەی ئێستای کۆمارەکان و سەرۆک ترامپ ئەوێ پێگەی هەرێمی کوردستان بە بەهێزی بمێنێتەوە. با بیرمان نەچێت سەردانی پۆمپیۆ پێش ئەوەی کە تەفسیلی بکەین بۆ کوردستان چۆن هاتەوە چی بووە بە دوو شێوازی دیبلۆماسی لێکدانەوەی بۆ بکەین. هاتنی پۆمپیۆ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو ئامانجی هەبوو. یەکەم ڕوونکردنەوەی ئەو
ئەو جوڵە ئەسکەری ئەمریکا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردی و سەرۆکی ئەمریکا بەبێ پرسی پێنتاگۆن و کنگرێس و هەندێک لە ئیدارەکەشی کە خودی مایک پۆمپیۆش بۆ ئەو شتێکی لە ناکاو بوو و دوای ئەوەی کە گەڕایەوە ناو ئیدارە و کۆبوونەوەیان لەسەر کرد و ڕوئیای خۆیان بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو لایەنانەی کە بڵێن هاوپەیمانیان وەکو کوردەکانی سووریا وەکو هەرێمی کوردستان وەکو سعودیەکان کە دژی ئێرانن ڕوون بکەنەوە ڕوئیای ئەمریکا لە پاش کشانەوەیان لە سووریا لەکوێ جێگی دەبێت هێزەکانیان لەکوێ جێگی دەبێت ئاقاری دیبلۆماسی ئەمریکا بەرەوچیە ڕۆ ئەمە ئەو پرسیارە گەورەیە کە باس ئەکرێت ئەڵێت ئەمریکا کشانەوەی یەکجاریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەستبەرداربوونێتی بۆ ئێران و رووسیا ئەمە یەکێک لە دەرخەری بڵێن هاتنەکەی ئامانجەکەی مایک پۆمپیۆ بۆ کوردستان بەشی دووهەمی سەردانەکەی مایک پۆمپیۆ بۆ بانگێشتنامەکردنی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئەو کۆنگرێس هاوڕوانکراوی کە لە واش و پایتەختی پۆڵندا ئابەستێت دژی ئێران و دەستێوەردانەکانی و داهاتووی سووریا کە قەرارە لە چەند مانگی داهاتوو بەسرێت لە وڵاتی پۆڵۆنیا بۆ خۆی ئەمانە فاکتەری ئەوەن کە هەرێمی کوردستان بە بەهێزی بمێنێتەوە کە سەردانی مایک پۆمپیۆ هاتوۆتە کوردستان لە بیرمان نەچێت بەشێک نەک بەشێک زۆربەی ئەو هێزانی کە قەرارە لە سووریا بکشێنەوە دێتە هەولێر کەواتە وەک ئەوەی کە جاران باسەکرا لە عێراقا دوو پایتەختی بەهێز هەیە پایتەختی یەکەمیان بەغدایە پایتەختی دووهەمیان هەولێرە کە سوقلی قەراری لێ ئەدرێ بیرمان نەچێت لە چەند ڕۆژی داهاتوە میدیاکانی ئەمریکا یەکشت بۆەوەی بیرم نەچێت کاک سەربەست هاتنی پۆمپیۆ بۆ هەرێمی کوردستان سەردانی سکرتێری دەرەوەی ئیدارەی دۆناڵد ترامپ یەکەمین هەرێمەکە هاتوۆتە هەرێمی کوردستان ئەوانی تر باقیمەنی لە هەموو دەوڵەتەکان داوەسیوە نەچۆتە هیچ هەرێمێکە هەبووە ینی هاتنی ئەو بۆ هەرێمی کوردستان بۆ خۆی نیشانەی بەهێزی بیرمان نەچێت لە میدیاکانی ئەمریکا باس لە ئەوە ئەکرا کە دۆناڵد ترامپ بتوبێتی لەگەڵ شخصی یەکەمی وڵاتەکان دابنیشە ئەی بەسمەوە بۆ پرسیاری جەنابەت بۆچی هاتە لای جەنابی سەرۆک بارزانی پێمان ینی ئەوەشمان لەبیر نەچێت سەرۆک بارزانی ڕابەری کورد نییە تەنها لە پارچەیەک ئەو ڕابەری چۆن ئەڵی سەروەتی 48 میلیۆن کەسە ینی شانازیکردنی ئەو بە 48 میلیۆن کەسەوە پێم وایە ئەو شانازیش بە جەنابی سەرۆک بارزانی ئەبڕێ کە 48 میلیۆن کورد خۆی بە ساحێبی بزانێ یعنی بیرمان نەچێت لە توییتی یەکەمی دۆناڵد ترامپ کە بۆ کشانەوەی لە سووریا کردی هێزەکان جەنابی سەرۆک بارزانی دوای چەند سەعاتێک بەیاننامەیەکی بڵاو کردەوە نیگەرانی خۆی لە دۆخی کوردانی ڕۆژئاوا ینی نیگەرانی خۆی دەربڕێتەوە ئایا ئەو دەستبەرداربوون لە کورد وەک ئەوەی کە لە 16 ئۆکتۆبر کە دەستبەرداری کورد بوون لە هەرێمی کوردستان دوایی خۆشیان دووبارە گەڕانەوە بۆ مێزی گفتوگۆ لەگەڵ کورد ئەوە ئیرادەی جەنابی سەرۆک بارزانیە کە وەک ڕابەرێک دەستکەوتەکانی جەنابی سەرۆکیان کردو بۆ سەرۆکی ئێستا کە سەرۆکی ئەمریکا بڵێن وەزیری دەرەوەی ئەمریکا چەند جارێک بە جەنابی سەرۆک مانگی بکە سەبارەت بەوەی کە چۆتە لای کاگنەچیروان کەسایەتێکی دیبلۆماسی گرنگی هەرێمی کوردستانە زەرورەتی ئەمڕۆ هەرێمی کوردستانە و پێم وابێ پیرۆزبایی لێکردن و خۆشحاڵبوون و پاڵپشتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و خودی ئیدارەی ئەمریکای بۆ کاگنەچیروان کە بێت لە داهاتوودا بێ بە سەرۆکی هەرێم و وەکو سەردانی بۆ لای جەنابی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی کاک مەسرور بارزانی پێشتر مایک پۆمپیۆ بەڕێوەبەری گشتی دەستگای هەواڵگری CIA بووە پێکەوە پێشتر تەعامل و ئیشکردنیان هەم بووە لە نزیکەوە هەردووکیان یەکتری ئەناسن تەعاملی هەردووکیان هەم ئێستا جۆن بۆڵتن کە بەڕێوەبەری CIA و مایک پۆمپیۆش بە دۆستی کورد ناسراون لە ئیدارەی ئەمریکا و لە خودی ئاستی ئەمریکا بۆیە ئەوەش دووپاتکردنەوەی پاڵپشتی بووە بۆ جەنابی بەڕێزکاک مەسرور بارزانی بۆ ئەوی بێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بۆیە من پێم وایە ئەمریکا ئێستا نەک ئێستا بگرێت لە پێشووتریش و بەڵام ئێستا بە شێوەیەکی تۆختر پاڵپشتی ئەوە ئەکا کوردستانێکی بەهێز لە چوارچێوەی عێراقێکی گرتوودا دەست خۆش بێت کاک سەرۆر هەر سەبارەت بۆی کە پۆمپیۆ هاتوو سەرۆکی حکوومەت و سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی بینی بۆ مانەوەکەی لە هەرێمی کوردستان جۆری کۆبوونەوەکانی ئەو ئاماژانەی لێ کەوتنەوانێ ینی هەستەکەی بۆ نمونە ئەگەر جۆرێک لە داکشان هەبوو بێ لە ڕابردووە بە تایبەتی کوی کە جەنابەت باست کرد لە 16 ئۆکتۆبرە بەڵام لەم سەرەتای ساڵی تازەیە کە ناوچەکە بە کۆمەڵەیە گۆڕانکاری تازەیە تێپەڕێ و بە تایبەت کە ئەمریکایەوێت گومارۆکانی سەر ئێران فڕکاتەوە و زۆر جار هەرێمی کوردستان وەکو بەدی لە بینێت بۆ نمونە لە پرسی وزەیە ئێستا کە تەماشا بکەیت لەو ماوەی ڕابردوو بە گوشاری ئەمریکا جارێکی تر ئەو نەوتەی کە لە کەرکووکە دزرا و ڕانەی ئێرانەکرا قەدع کراوە بە شێو لە شێوەکان ئێستا بەشێک لە نەوتی کەرکووک بە بۆری کوردستانە
ڕاونە دەرە وڵاتەکرێ ینی هەستەکەی کە بۆ نمونە هەرێمی کوردستان ئەولێتێکی باشتر پێگەیەکی باشتری هەیە لە سیاسەتی نێودەوڵەتی و بە تایبەتیش لە سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. کاک سەربەست ئەمە بگەڕێمەوە بۆ بوعدێکی مێژووی پێشتر دوو لۆبی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بوو پێش ساڵی 1970 لۆبی یەکەمیان بریتی بوو لە ئیسرائیلێکی بەهێز لە ناو فەیەزانێکی گەورەی وەکو دەوڵەتە عەرەبی ناسیۆنالیزمەکان دووهەمیش ئێرانێکی پاشایی بەهێز بەڵام ئێرانی پاشایی بۆ دەردەڕۆکە بینراوە کە ئێستا بەرهەمەکەی کۆماری ئیسلامی ئێرانە دوای ئەوە هەندێک لە سەرچاوە مێژوویەکان و هەندێک لە ینی ئەوانەی لە کۆڵەڕەوان لە استراتیژی ئەمریکا بۆی ئەچەن والێکدانەوەیان هەیە بۆ دۆخەکە کە هەرێمی کوردستان ئالتەرناتیڤی ئێرانی پاشایەتی بێت لەم سنوورە بۆی بیرمان نەچێت ئەگەر لە هەر کاتێکدا کە ئەمە تۆزە دوورە ئەگەر تورکیا بچێتە ناو یەکێتی ئەوروپاوە ئەوە کوردستانە بێتە دراوسی ئەوروپا ئەمە بۆ خۆی استراتیژیەکە و ئەوێ حەسری سیاسەتەکانی ئێران بکە بۆ معلوماتی هیلالی شیعی کە ئێستا وەساوە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی تریش لە هەولێر ڕۆستاوە هیلالی شیعی بۆیە ئەمریکا بەردەوام ئەوێ گرنگی بە هەرێمی کوردستان و پێگەی سیاسی و دیبلۆماسی هەرێمی کوردستان بە بەردەوام یعنی هەموو کارتە فشارەکانی زۆر جاریش بۆ عێراق هەر هەرێمی کوردستان بووە من زۆر جار لە هەموو چاوپێکەوتنەکان و هەندێک جاریش لەگەڵ برادرانی خۆم کە باسی ئەم مۆزوعەمان کردو ئەو خەڵکانی کە لێکۆڵێرەوە لە سیاسەتی ئەمریکاکەن ئەمریکا بەحەیە ینی بە تەمەنی استراتیژێتی خۆی نایەوێت کوردستان ینی بە هەرێم بمێنێتەوە و ئێمەش بۆ خۆمان بە سیاست و بە حەکیمانەی جەنابی سەرۆک بارزانی و ئەو نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان لە مؤسسە و دامەزراوە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لۆبی و گرنگجیمان بۆ خۆمان دروست کردووە بیرمان نەچێت ساڵی 2007 و لە کۆتایی ساڵی 2011 چوونە سەر نەخشەی هەرێمی کوردستان چوونە سەر نەخشەی وزەی جیهان ئەمە بۆ خۆی پاڵنەرێکی گەورە بوو بۆ ئەوی هەرێمی کوردستان بگاتە ئەم پێگەیە لە 6 حوتی 2010 کۆنسوڵی ئەمریکی ئەکرێتەوە ئەمە دێکی گەورەی لە پشتە کە جەنابی کاگنیشیروان بەشدار بوو لە بەردی بناغەی دامەزراندنی ئەو کۆنسوڵێکە لە هەولێر کە هەندێک بۆی ئەچن ئەمە بێتە قۆنسوڵیەکی گەورە لە داهاتوو جێگەی چۆن ئەڵێ قۆنسوڵی سەرێکی بێت نەک کۆنسوڵەیەکی ئێستا هەبێت یعنی ئەمانە بۆ خۆی ینی بعدی گەورن کە ینی هەچ کەسێک بی و لێکۆڵینەوە لە بواری سیاسی هەرێمی کوردستان بکە بیرمان نەچێت لە ساڵی 2014 بە دقیقی دوای سەردانێکی جەنابی کاگنیشیروان بارزانی بۆ وڵاتی ئەڵمانیا بڕیاردرا کە ئەوە هەندێک خۆتەزانی ئەوروپا بەدەست کەمی غازەوە ئەناڵێنێت ئەوەش کە غازیان بۆ ئەنێرە رووسیا بەردەوام فشاریان نەخاتە سەر ئەڵتەرناتیڤی رووسیا هەندۆزیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوش کوردستان بوو کە لە 2007 یەکەمین وەجبەی بواری نەوت و ئەوانە بەرەو وڵاتی ئەڵمانیا ڕۆی کاتێک کە سەیرەکەی وڵاتی ئەڵمانیا بڵێن وەزیرەکانی دەرەوە وەزیری بەرگری یەنە کوردستان دوای ساڵی 1945 یەکەمین هەرێم یەکەمین وڵات کە ئەڵمانیا چەکی بۆ ئەنێرێت مخالفەی بڵێن ئەو سزایانە شەکا کە دانرابوو لەو ساڵانە لەسەری و پێشمەرگە ئەباتە ئەڵمانیا تەجریبی پێەکە ئەمە نیشانە و دەرخەری ڕاستی ئەوەن کە هەرێمی کوردستان شایەنی ئەوەیە کە بێتە نمونەیەکی جوان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی پێکەوە ژیانیش. کاک سەرۆک دەست خۆش بە پێم خۆش بوو هەر لەم سەرم تەوەرە ئێستا هەرێمی کوردستان تقریبا بە تایبەتی لە دوای سەری ساڵ تازەوە بۆتە ترافیکێکی سیاسی و دیبلۆماسی زۆر بەهێز بۆ نمونە لەو سەردەمێکە ینی چەند ڕۆژێکە مایک پۆمپیۆ هاتوۆتە هەرێمی کوردستان و ژمارەیەکی زۆر لە کۆبوونەوە و گرنگیدانێکی زۆر باشی و هەرێمی کوردستان وای وەک چۆن سەردانی پایتەختی عێراق و تورکیا و کۆمەڵ وڵاتی کرد هات هەرێمی کوردستان و توانای هەرێمی کوردستانشی بەڕاستی باش نرخان تا ڕادەی کە پیرۆزبایی لە هەردوو سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆک حکوومەتی کاندیدەکانی سەرۆکاتی هەرێم و حکوومەت کرد وەکو جۆرێک لە گرنگی پێدان لەم هەفتەیە هەر دووبارەوە بڕیارە بەپێ و بەیاننامانێک کە بڵاو کراونەتەوانێ وەزیرانی دەرەوەی فەڕەنسا و وەزیر دەرەوەی ئێرانیش سەردانی هەرێمی کوردستان بکە ینی لە ڕوو دیبلۆماسیەکەوە ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان زیاتر لە 40 نوێنەرایەتی لە دەوڵەتانی جیاواز لە هەرێمی کوردستان هەیە و زایدیەوە ڕێکخراو نێودەوڵەتیەکان لە نەتەوەی گرتوەکانەوە بۆ تەواوی ڕێکخراوەکانی تر کە بەشێکی زۆریان هەم بارەگەیان لە هەولێر هەیە و لەگەڵیشیا پەیوەندیەکی بتە و هاوکاری جۆرێک لە ئاڵوگۆڕ و پرۆژەی هاوباش
یعنی تێکڵاوێکی زۆر باش هەیە زایدیەوە بۆ نمونە کۆمەڵێک لە ڕێکخراوە یان کۆمپانیا فرە ڕەگەزەکان بە تایبەتیش کۆمپانیەکانی بواری وزە و لە هەرێمی کوردستانن هاتنی دوو گەورە وەزیر لە بە تایبەتی وڵاتی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان ینی دووبارە هەستەکەی کە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2019 ڕەنگە ئەولەوێتی کاری دیپلۆماسیەتی ناوچەکە و وە گرنگی پێدانێکی زیاتر بێت لەوەی کە تەسەورەکەم بە بەراورد بە ساڵانی 2017 هەرێمی کوردستان دووبارە پێکەکەی باشتر یان بەهێزتر بکاتەوە و ئەمێ هەر سەبارەت بەم پرسیارە قسەیەکی ئەوەش بکەین کە بۆ نمونە زۆر جار بەشی لەوانەی کە بە تایبەتی شەد دەجار لە ناوخۆش خەڵکانێک کە دژی ئەزمموی باشووری کوردستان بوون وایان پیشانەیە کە ئەو پێگەی هەرێمی کوردستان دروستی کردووە ئەو گرنگجیە دیپلۆماسی هەرێمی کوردستان هەیەی ئەو ترافیکی لەسەر هەولێر دروست بووە پەیوەندی بە شەڕی داعشەوە هەیە ئێستا بۆ نمونە ئێمە زانین کە لە عێراق بەیاننامەیەوە بڵاو کرایەوە یان ئەوە ڕاگەیەنرا کە داعش کۆتایی هاتووە و بە شێوە لە شێوەکانیش پاشەکشەی کردووە لە سووریا بە هەمان شێوە یعنی هەستەکەی بۆ نمونە هەرێمی کوردستان ئەو گرنگی و بایەقی هەیەی پەیوەندی نییە بۆی کە بۆ نمونە شتێکی تاکتیکی بێت وەکەوەی کە بۆ نمونە گەر شەڕی داعش کۆتایی هات بایەخ و پێگەی هەرێمی کوردستانیش کۆتاییەت ئەم سەردانە تازانە چۆن خوێنیتەوە سەبارەت بە مەسلەی سلکی دیپلۆماسی تۆزێک بدوێن پاشان بچینە ناو ئەو پرسیارانێکی جەناب دامەشت پێکرد بۆ ئەوەی بۆ دنیای دەرەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستانی ڕۆم بێ هەرێمی کوردستان وەک ئەوەی کە لە دیپلۆماسیە هەموو هێلکەکانی نەکردوتە سەبەتەی یەکێک لە وڵاتەکانەوە وەکەوەی کە لە تایتڵی حکوومەتی هەرێمی کوردستانایە ئەوێت خۆی بە دۆستێک یعنی خۆی پەیوەندی و دیپلۆماسی چۆن دروست ئەبێ لەسەر دوو بنەما دروستە بێ بەرژەوەندی هاوبەش لەسەر و لەگەڵ بنەمای هاوبەش بەرژەوەندی هاوبەش و مەساڵحە تیجاریانی کە هەیە لە بینی وڵاتان بەرژەوەندی هاوبەشی لەوە بڕابوون بە ئەو بڕواایی کە لە وڵاتێکی ترەیە بۆ نمونەیەکی دیموکراسی پێکەوە ژیان ئەمانە پێکەوە ینی پێکەوە ژیانی ئاینی ڕێزگرتن لە جێندەرەکان ئەمانە بۆ خۆی بنەمای هاوبەشن کە هەریەکێک لە وڵاتەکان هەیە سەبارەت بە سەردانەکە وەک پێم وتی هەرێمی کوردستان هێلکەکانی هەموو لە سەبەتەیەکدا نەناوە چ ئێران بێت چ تورکیا بێت چ فەڕەنسا بێت چ ئەمریکا بێت ڕوئیای حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان بۆ ئەوان ڕوون نەکرێتەوە و دنیابینینی ئەوانیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان و بەگشتی کورد لە ناوچەکە کە مەبەستم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێ ئەوانیش ڕوئیایەکی گرنگ بن بۆیە هەرێمی کوردستان پێگەیکی گرنگ بووە بیرمان نەچێ کوردستان وەک ئەوەی چۆن پێگەیکی گرنگیە بۆ نمونە با نمونەیەک بۆ جەنابەت بێنمەوە داڵی زیاتر لە 2 ملیۆن ئاوارە و کۆچبەری ناوخۆ و دەرەوەی وڵاتی عێراقیەوە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بۆتە پەناگەیەکی ئارام بۆ ئەو کەسانە کەواتە هەرێمی کوردستان وەک گوتم لە قسەکانی پێشمان شایانی ئەوەیە بپارێزرێ سەردانەکانی ئەو دوو وەزیرەی دوو وڵاتە کە هەریکیان لە ئێران و لە فەڕەنسایە بیرمان نەچێ فەڕەنسا ساڵی ڕابردوو ئەتوانین بڵێن بە یەکێک بوو لەو دەوڵەتانی کە فریادڕەسی دیپلۆماسی هەرێمی کوردستان بوو کە ئەو نوشستە کە باس ئەکرێت لەو فترەیە هەبووە فەڕەنسا زۆربەی دەرگاکانی بۆ ئێمە کردەوە ئەتوانین بڵێن فەڕەنسا دۆستێکی هەمیشەیی کورد بووە لە زۆربەی کاتەکانە بۆیە سەردانەکە بەگرنگ وەسفەکرێ و ئەوەشی کە سەرۆکی بڵێن وەزیری دەرەوەی ئێرانیەت بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە پێی بوو ینی بڵێن سیاستی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕوئیای سەرکردایەتی سیاسی کوردی بۆ ڕۆمکرێتەوە کە هەرێمی کوردستان لە هیچ ململانەیەک دژی هیچ دەوڵەتێکی ناوچەکە و جیهانیش بەکار نایێت تەنها ئەوێت ببێتە نمونەیەکی جوان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەش دەرخەری ئەوەیە کاک سەرباز ینی باسی شتێکت کرد کە بڵێن چەند قۆنسوڵیە هەیە لە هەرێمی کوردستان ئەم چۆن قۆنسوڵیە 3 ساڵە شەڕی داعشەیە خۆ لە خلالی 3 ساڵی شەڕی داعش نەکراونەتەوە ئەمە ساڵەکانی پێشووە لە دوای ساڵی 2003ەوە کە هەرێمی کوردستان هەموو ئەو چۆنەڵێ ئەو کەرستانەی بۆ خۆی دروست کرد کە شایانی ئەوە ببێتە خاوەنی حکوومەت و ببێتە ناوچێکی پارێزراو بۆ هەموو کیان و نەتەوەکان ئەمە وای کردو چەند قۆنسوڵیە بکرێتەوە قۆنسوڵی ئەڵمانیا ئەزانێک کە مەسیحیەکان لێرە ئەپارێزرێ پێی خۆشە بێت تعامل لەگەڵ تۆ بکە قۆنسوڵیەکی وەکو فەڵەستینیەکان کە ئەزانن ئێمە لێرە نەتەوەیەکی ژێردەستین ئەوانیش حەزەکەن بزانن کە وەکو ئەوان چۆن بە حسابی خۆیان کە ژێردەستان ڕوئیای ئێمە بزانن یعنی لە معاناتی ئێمە بزانن کۆنسوڵیەی سعودیە ئەوێت بزانێت ئاڵوگۆڕی بازرگانی و هەندێک بوعدی سیاسی تر کە لە ناوچەکە هەیە چۆن بگوزارێ ئەو لی دڵنیا بێ و هەرێمی کوردستانیش دنیابینینی چۆنە بۆ ئەو کێشانە هەموو ئەمانە من پێم وایە بە 3 ساڵی شەڕی داعش نایەتەکایەوە ئەوە بگرە سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتیش جەنابی سەرۆک بارزانی
لە دەورەکانی ڕابردووە کە جەنابیان سەرۆکی هەرێم بوون زۆر ترافیکی دیبلۆماسی گەورەی بۆ ئێمە بڕیوە ئێمە گەیاندۆتە ئەم حاڵە ئەو پێکەوە ژیانی کە لە ناوچەکە هەیە لە هەرێمی کوردستان کە ئێستا لە خوارەوەی عێراق ینی پێوەی ئەناڵێنن پێکەوە ژیان تەنها بڵێن نەتەوەیەکن خەریکی ئەبن بە دوونەتەوە لەسەر مەزهب لەسەر شیعە و سوننە مەسیحەکان لە 1.5 ملیۆن بوون بە 300,000 کەم بوونەتەوە ئەمە هەموو ئەم کەرەستانەوەی کردووە کوردستان ببێتە شوێنێکی باش و پێگەیەکی گرنگووی هەبێت لەسەر ئاستی دیبلۆماسی لە ناوچەکە و لە جیهانیش بە شێوەکی گشتی کاک سەرۆر بەرەو کۆتای بەڕێمەکەچین خەنەوەی تۆ بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ماوەی ئەو 27 ساڵی ڕابردووە توانێتی مەسجێکی پاش پێشکەشی دنیای دەرەوە بکە و بە تایبەتیش مەمەسمان لە دنیای دەرەوە ڕەنگە زیاتر ئەو لەوێت بۆ ڕۆژئاوا وڵاتانی ئەوروپا و ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و ئەو دەوڵەتانە بێ کە بە دەوڵەتی ئازادی خواز و دیموکرات خواز پێناساکرێ ینی باوەڕ دوایە کە لەو 27 ساڵەیە ئێمە توانیمانە شتێکی باش گەڵاڵە بکەین لەوەی کە جەنابش هەر باست کرد لە پێکەوە ژیان لە پەنادانی ئاوارەکان لەوەی کە توانراوە لە هەرێمی کوردستان نموزەجێکی جیاواز لە ئێران لە عێراق لە سووریا لە دەوڵەتانی ناوچەکە پێشکەش بکرێەوە هەرێمی کوردستان بە ئەندازێک توانی بێتی تەجروبەکەی ئەزمونێکی جیاواز بێت لە دەوڵەتانی ناوچەکە و سەرنجام ئەمە شکاریگەری هەبوو بێت لە دیبلۆماسیەتی کوردی لەسەر سێ ئاست بۆ ئەم پرسیاری جەنابە جوابێمەوە یەکەمیان هەرێمی کوردستان هەرگیز نەیویستووە بێت بە ناوچەیەکی شەڕدژی لایەنێکی تر و خۆی لە هیچ تەرەفێک و هیچ لایەک حساب نەکردو ئەوەی هەبووە ڕویای سیاسەتی کوردی و سەرکردایەتی کردووە ئەمە ئاستی یەکەمە ئاستی دووهەم ئاستی پێکەوە ژیانە دەبیرمان نەچێت لێرە مەسیحی هەیە کلدان هەیە ئاشور هەیە ئیسلامی هەیە یەزیدی هەیە هەمویان پێکەوە ژیانە گوزارێنن سەرڕای ئەوە ئاوارەی عەرەب هەیە کە ئێستا حکوومەتی عێراقی بە زۆر یان نێرێتەوە ناوچەکانی خۆیان ناڕۆن پێکەوە ژیانی ئێرەیان زۆر پێ باشترە هەندێک لەو حتا لە سەرکردە سیاسەکانی ناو عێراق و پەرلەمانی عێراقیش کە عەرەبن و لەلایەن شیعەکانن زۆر جار ئەوان هەندەر بوون بۆ ئەوەی کە ئێمە هان بن بڵێن بۆچی جانابنەوە ئێوە هەموو مکەویناتەکانی دەوڵەت بوونتان تایە یعنی ئەمە بۆ خۆی دڵخۆشکەرە خاڵی سێمیش ئەوەیە کە وەکو شعارە مەسلەی کە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکانی سیدە هەڵیگرتە بوو بریتی بوو سینۆ هەڵیگرتە بوو بریتی بوو لەوەی کە کوردستانێکی بەهێز هەمان تکرارکردنەوەی ئەو بڵێن ئەو تایتڵەیە کە ئیدارەی ئەمریکا هەڵیگرتووە کوردستانێکی بەهێز لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتووە ئەم سێ پرەنسیبە کە من باسم کرد حکوومەتی داهاتی کوردستانی لەسەر بنیادەرێ و تەسەورم وایە هەرێمی کوردستان وەک ئەوە نییە کە خەڵکان باسی ئەەکەن کە ئەڵێ گەڕاوەتە دواوە خۆ ینی ئەڵێ بریار ڕیفراندۆممان نەکردایە چکە پێگەی پێشترمان باشە و بگرە ڕیفراندۆم بووە پاڵپشتێکی زۆر بەهێز بۆ گەلی کوردستان بووە ئەوەی کە ئێستا ئێمە ئەوە تا ترافیکەکانی دوای شەڕی داعش کە خۆیان ئاماژەی بۆکەن بەردەوام کە شەڕی داعشیش نەماوە هەرێمی کوردستان پێکێکی دیبلۆماسی بەهێزیەوە و ئینشاڵڵا لە داهاتوو شایبینین حکوومەتێکی بەهێز بۆ گەلی کوردستان بنیاد بنرێت کاک سەرۆر جەلیل چاودێری سیاسی خۆشحاڵ بووین لە بەرنامەی ڕافە و بۆ شیکردنەوەکانت سواز بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕافە دووبارە سوپاسانەکەم دەستخۆشی دەجەناب و کەناڵە گەشتانە دەستی خۆش زۆر سپاس ئازیزان تا ڕافەکردنێکی تر و تا بەرنامەیەکی تر بە دیدارتان شاد دەبین بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ